حکومت هەرچەندە بە حرکە ئێستا بووەتە قەزا بەڵام ڕێژەی سەوزایی و پارێک لە قەزای بە حرکە زۆر کەمە. ئێوەکو پارێزگای هەولێر پلان نەک تەنها لە بە حرکە بەڵکو لە سنووری پارێزگای هەولێر لە هەموو جێگایەکان ئێمە هەموو هەوڵەکان بەو ئاراستەی ڕێژەی سەوزایی بەرز بکرێتەوە لە زۆر جێگاش هەستی پێدەکرێت و یەکێکیش لەو ئامانجانەی کە بە حرکە دەبێتە قەزا لە ناحیەوە دەبێتە قەزا بەتاکید وەکو خۆی نامینێتن کە هەم پرۆژەی خزمەتگوزاری تێدا زیاتر دەبێتن هەمیش ئەو گرفتانەی کە هەشن چارەسەر دەبن لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە لە ڕووی جوگرافیاوە بە حرکە سنوورێکی گرنگە بەڵام بەتاکید ئێمە بەپێی ئەو ئیمکانیەتی کە هەیە ڕەنگە ئێستا نەتوان بەڵێ بەتاکید پرۆژە هەیە بەڵام ڕەنگە نەتوانین هەمووی ئێستاکە جێبەجێ بکەین لەبەر دۆخی دارایی ئەگەرنا بەپێی پلان ژمارەیەک پرۆژەی زۆر گرنگ لە بە حرکە هەیە کە بە حرکە دەبنە قۆناغێکی دیکە.